چی دەربارەی دەرگاکانی بەهەشت دەزانی؟ دەزانی بەهەشت هەشت دەرگای هەیە لە کاتێکدا دۆزەخ حەوت دەرگا؟ ئەی چێنەوانەی کە بەم دەرگایانەی بەهەشت تێدەپەڕن و دەرگاکانیان بەڕوودا دەکرێتەوە. خودای گەورە هەشت دەرگای بۆ بەهەشت داناوە و لە بەرامبەردا حەوت دەرگای بۆ دۆزەخ داناوە کە هەر یەک لەم دەرگایانە تایبەتمەندی خۆی هەیە و بە تەواوی جیاوازە لە دەرگاکانی دیکە. بەهەشت کە خودای گەورە دەیکاتە پاداشتی ئیمانداران پڕی کردووە لە خۆشگوزەرانی کە لەسەر ڕووی زەوی بوونی نییە. تەنانەت ئاستی ئەم خۆشگوزەرانیە پێوانە ناکرێت و عەقڵی مرۆڤ ناتوانێت بیری لێ بکاتەوە. یەکەم دەرگای بەهەشت ناوی ڕەیانە کە خودای گەورە تایبەتی کردووە بەو کەسانەی بە ڕۆژوو دەبن. ئەمە شوەک و پاداشتێکە بەرامبەر ئەو کارەی لە پێناو خودای گەورە دەیکەن، چونکە خودای گەورە دەفەرموێت تەواوی پەرستشەکانتان بۆ خۆتانە، تەنها ڕۆژوگرتن بۆ منە. بۆیە خودای گەورە لە بەرامبەر ئەو عیبادەتە دەرگای ڕەیان بەڕووی ڕۆژوگران دەکاتەوە. دەرگای دووەم دەرگای سەڵاتە کە تایبەتە بەو کەسانی نوێژەکانیان لە کاتی خۆیان دەکەن و پارێزگاری لە کات و تایبەتمەندیەکانی نوێژ دەکەن. دەرگای سێیەم دەرگای تەوبەیە کە خودای گەورە دەیکاتە دیاری بۆ کەسانەی کە لە گوناح و تاوانەکانیان دەگەڕێنەوە و تەوبە دەکەن. ئەمەش دەرخەریە و ڕاستیەیە کە خودای گەورە بەخشەرە و هەمیشە دەرگای ڕەحمەت و بەزەی خۆی بەرامبەر بەندەکانی دەکاتەوە. دەرگای چوارەمی بەهەشت دەرگای سەدەقەیە کە ئەم دەرگایە وەڵا دەکرێت بەڕووی ئەو کەسانەی بەخشەرن و زەکات لە سەروەت و سامانیان دەردەکەن. هەروەها بەڕووی ئەو کەسانە دەکرێتەوە کە هەمیشە کاری خێر دەکەن. دەرگای پێنجەم دەرگای جیهادە کە بەڕووی ئەو کەسانە دەکرێتەوە کە لە پێناو پەیامی خودای گەورە خەباتیان کردووە و گیانی خۆیان فیدا کردووە. دەرگای کازەمینە الخەیس تایبەتە بەو کەسانەی کە لێبوردن و لە هەڵەی بەرامبەرەکانیان دەبورن. دەرگای حەوتەم دەرگای ئەیمەنە کە بەڕووی تەواوی ئەو کەسانە دەکرێتەوە کە پێغەمبەرمان موحەممەد درودی خودای لەسەر بێت شەفاعەتیان بۆ دەکات و دەیان کاتە هاوڵی خۆی. دەرگای هەشتەم و کۆتایی بەهەشت دەرگای زکرە کە لە هەمان کاتیشدا دەرگای حەجی پێ دەگوترێت. ئەم دەرگایە تایبەتە بەو کەسانەی کە هەمیشە دەمیان بە زکری پەروەردگارە و یادی خاڵقی مەزن دەکەن. ئەمەش بە جۆرێکە کە هیچ کاتێک لێ غافڵ نابن و بە قەدەری خودای گەورە ڕازی.